هەلێکی کاری زۆر باشەڵێ لە ماڵەوە بە بێماندووبوون لە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بە شێوەیەکی بەرفراوان ڕێکلامێک بڵاو بۆتەوە بە شێوازی جۆرا و جۆر یەتە بەردەمی بەکارهێنەرانی سۆشیال میدیا کە تایە هەلێکی کاری زۆر باشەڵێ لە ماڵەوە بە بێماندووبوون ئیشێک هەیە کە بۆ حکوومەتەیە بۆ کۆمپانیایەکی گەورەیە ئەتوانی پارەیەکی باشی مسۆگەرە هەبێ لەم کاتەیە کە دۆخێکی ئابووری خراپ هەیە ئەمە بە شێوەیەک بڵاو بۆتەوە کە خەڵکێکی زۆر ئەبنا قوربانی ئەم بابەتە. لێرەیە ئەتاکەرەکان دوو تەکنیکیان بەکارهێناوە. تەکنیکی یەکەم کە سۆشیال ئینجینێرینە، لەم تەکنیکایەوە ئەکاکە ئەم بەکارهێنەرانە وا لێ ئەکا بە بێ بیرکردنەوە بڕیار بن لەبەر ئەوەی پێڵێ ئەمە ئۆفەرێکی زۆر باشە، کارێکی باشە، شتێکی باشە دەسەکێ، شتێکی مسۆگەرەوە، هەروەها وای لێ ئەکات کە زانیاریەکانی خۆی پڕ بکاتەوە. کە زانیاریەکانی خۆی پڕ کردەوە تەکنیکی دوو هەمیەتە ئاراوە کە فیشینە. فیشین چی؟ هەموو زانیاریەکان تەبا ئیتر لەوانەیە لە زانیارەکانە بەکار بهێنێتەوە. بۆ نمونە خەڵکەیە ئەکاونتی بانقەکەی لە بۆی موچەکە بۆ بخەینە سەر حساب، ئەکاونتی بانقەکەی بۆ بەتاڵ کراوەتەوە، خەڵک هەیە بە ئەکاونتی بانقەکەی بەکارهێنراوە بۆ پارەسپیکردنەوە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە هەیە ناسنامەی بەکارهێنراوە، تۆ هەموو شتەکانی خۆ ئەپلۆدەکەی ناو، تەلەفۆن، ئایدی، زانیاریەکانە، ئەدرەسەکە و ناسنامەکە و بەکارهێنە شتێکی تری پێیەکە. و هەروەها هەشە ئەپلیکیشنیان پێ داونلۆد کردووە. مەسەن ئەم ئەپلیکیشناڵ ئەمە داونلۆد کە لە ڕێگەی ئەمەوە ئەتوانیت بەشدار بیت لە سوود وەربگری لە ئۆفەرەکە. ئەم ئەپلیکیشنە ماڵوێریتایەت داتاکانە کۆکاتەوە، ڕسمەکانە کۆکاتەوە، دوایی خراپ بەکارێنێتەوە دژ لەوانەیە داوای زیانی دارایی دایرەکت پێ بگەێنانی بڵێ پارەمان بەرە اینجا شتەکان تەسڕینەوە لەوانەیە ئەگەر لە کۆمپیوتەرەکە وا بکە کە شتێک دابەزێنە لە کۆمپیوتەرەکەی ئەمە ببێتە هۆی ئەوەی کە داتاکانی قفڵ بکات دوایی بە پارە بۆی چاک بکاتەوە.